سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم. بابزانین لە هەرێمی کوردستان و جیهان دەربارەی کۆڕۆنای نوێ چی دەگوزارێ؟ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 44 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و ژمارەی توشبووانیش بە کۆڕۆنای نوێ لە عێراق 1000 کەسی تێپەڕان. 833 کەسی دیکە لە فەڕەنسا بە کۆڤید-19 گیانیان لەدەستدا و ژمارەی توشبووانیش گەیشتە زیاتر لە 980,000 کەس. لە ئیتالیاش 636 کەسی دیکە بەهۆی کۆڕۆنای نوێ گیانیان لەدەستدا و ژمارەی گیان لەدەستدان لە هەموو جیهان 72,000 کەسی تێپەڕان. ئەم پڵنگە لە ویلایەتی نیویۆرکی ئەمریکا تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بووە. وەزارەتی تەندروستی ڕای دەگەێنێت لە 24 کاتژمێری ڕابردوو 44 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئێستا تەنیا 1639 هاوڵاتی لە کوارانتینەکان ماونەتەوە و 4734 کەس لە کوارانتینە دەرچوونە و گەڕاونەتەوە نێو خانەوادەکانیان. لە 24 کاتژمێری ڕابردووشدا 138 کەسی دیکە کوارانتین کران. ئاماژەی بەوەش کردووە کە لە ماوەی ئەو 24 کاتژمێرەدا 721 پشکنین ئەنجام دراون. دەرەنجام 44 توشبووی نوێ لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە لە هەولێریان 41 کەس لە هەولێر بوون و کە بریتین لە 17 ئافرەت و 15 پیا و 9 منداڵ کە دوو لەوان لە قەزای سۆران و 3 لە ناحیەی سیدەکان و 1 لە گوندی هەڵەجەی بچووک و ئەوانی تر لە ناو شاری هەولێرن کە بریتین لە گەڕەکەکانی کانی گەلی، ئاڵتون سیتی، شێخ ئەحمەد، کارێزان، زانکۆ، چنار، مامۆستایان، 121 گوڵان، ژیان، زیلان سیتی کە زۆربەی زۆریان بەرکەوتەی توشبووەکانی هەردوو پرسەماتەمینیەکەی گەڕەکی کارێزانی شاری هەولێرن. دوی دیکەش پێشینەی گەشتیان هەبووە. هەروەها 3 حاڵەتیش لە پارێزگای سلێمانی تۆمار کراون. ئێستا کۆی گشتی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان 277 توش بووە. لە نێویاندا 3 مردن هەیە و 88 نەخۆش چاک بوونەتەوە و ئەوانی تر هەمویان لەژێر چاودێری پزیشکیدان. لەبارەی ڕەوشی نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرەسی کۆڕۆنا پەیامنێرمان نەورەس عەبدوڵڵا لە هەولێر لەگەڵمانە. نەورۆس ئەم کاتت باش. پێمان بڵێ زانیاری یان ئەو شوێنەی کە ئێستا تۆ لێی وەستاوی کە نەخۆشخانەی ڕزگاریە پێم وابێ چۆن ئامادەگی کراوە بۆ وەرگرتنی بەداخەوە ئەو ژمارەیانەی کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان بە تایبەتی لە پارێزگای هەولێر؟ بەڵێ دکتۆر سلااوت لێبێت نەخۆشخانەی ڕزگاری خۆت ئاگاداری یعنی پلانی سی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و واوەتەخواز بوون نەگاتەم حاڵەتەی ئەم پلانە جێبەجێ بکرێت بەڵام دوای ئەوەی کە دوێنێ بەرزبوون ڕێژەی توشبوون ڤایرۆسی کۆڕۆنا لە هەولێری پایتەخت بەرزبوونەوەی بەخۆی بینی بە ناچاری نەخۆشخانەی ڕزگاریش بەکارهێنرا و ئەمڕۆ پێشانگای نێودەوڵەتی هەولێر ئەویش ئامادەکاری تەواوی بکرا بۆی لە هەر حاڵەتێکدا ئەگەر نەخۆشخانەی ڕزگاری بگاتە ئەو ئاستەی نەتوانێت نەخۆش بێت ئێش بەکار بێت بەڵام نەخۆشخانەی ڕزگاری شوێنی 450 نەخۆشی تێدا دەبێتەوە. لەگەڵ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکەم. دکتۆر کە تازە خۆی لە ناو نەخۆشەکان بوو. دکتۆر جەنابی وەزیر فەرموویرە. سڵاوت لەبێت جەنابی وەزیر مادوو نەبی. تۆ تازە لە لای نەخۆشەکان دێەوە سەرتامەوێ ڕەوشی ئەوان پرسم تەندروستیان چۆنە؟ ئێستا تەواو بووینە خۆمان دەگۆڕین. ڕەوشیان هەمویان جێگیرە خۆشبەختانە ئێمە حەزمان کرد لە نزیکەوە بیان بینین ئاگاداریان بین چونکە دیارە لەوێ و لەوێ هەندێک گلەییان کردبوو بۆی ئەوەی کە دەڵێن ئێمە نەخۆش نین نیشانەمان نییە بۆچی ئەمەی ناوتێرە زۆربەیان خزم کە سوکاری یەکترین گرتە ڤیددیۆ و ئەوە بەڵام خۆتان دەبینن نەخۆشخانەکە نوێ نۆژان کراوەتەوە هەندێک ڕەنگە درەنگی شەو بەداخەوە کەسێک هەوڵی شکانی دەرگایداوە و بچێتە دەرەوە دواتر کە نەیتوانێت ئەم گرتە ڤیددیۆ گرتووە
کارێک خراپی کردووە چونکە ئێرە لە خزمەتی نەخۆشەکاندا ئەمە مانایەوە نییە نەخۆشنین هەڵگری و ڤایرۆسان بەڵام خۆشبەختانە بایرتەنسیان جێگیرە 59 نەخۆش لێرێ ئێستا ئەم نەخۆشانەیە زۆر گەورەیە زیاتر لە 500 نەخۆش جێگەی دەبێتەوە و چاودێریەکی چڕی مەزبوط لە ئێستادا دانراوە بەڵام لای ئێمە لەوە گرنگتر کۆنتترۆلکردنە خۆپارێزیە گەڕان بە دوای حالەتەکان بەرنامەی دۆزینە حالەتەکان ئەکتیڤ سێرڤلانس هەروەها پشکنین و تریسینگیان بەرکەوتەکانی ئەو کەسانە بە دوواگەڕانیان تا دەگەینە کۆتا نەخۆش بۆی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە زۆر قورس بووە زۆر مەترسیدار بووە چونکە حالەتی بزرمان زۆرە حالەت هەیە کە سەرچاوەکەی دیان نییە لەکوێ ئەم نەخۆشی هێناوە نەگەشتیار بووە نە بەرکەوتێک کەس بووە ئەمە ترسناکیە نیشاندەرێشتری ترسناکی تەنها لە یەک شوێن نییە کڕنتین بکرێت پەرت بڵاو بوون هەر ئەمڕۆکە لە دەگەڕک و تەنها لە شاری هەولێر لە دەگەڕک لە دوو گوند و لە ناحەیەک و لە قەزایەکیش حالەتە بووە هەروەها ترسناکیشتر ئەوەیە کە ئەو کەسانە ژمارەیان زۆر بووە یعنی ئێستا لە هەرێمی کوردستاندا 277 حالەت کە ڕاستە هەندێکیان کە گەڕانەتەوە ماڵەوە ژمارەیەکی باش بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو کەسانی کە لە نەخۆشخانە ماوەن ئەوانە بەرکەوتێتریانە بۆ هەموو لە کەرنتینن کەرنتینەکانیش بسیارمێ لەسەرەوە ئەنی ئەو ئەمەشتم بۆ کرد لە هەولێر ژمارەیەکی زۆر گەڕک توشبووی تێدا دۆزراوەتەوە کاتە بۆچی بڕیاری کەرنتینەی ئەم شوێنانە نادرێ وەکو ئەوی کە لە سێبیران کرا و سەرکەوتوشی ینی سەرکەوتوشی بەدەستێنا ئەگەر هاوڵاتی هاوکار بێت لە ماڵی نێتە دەرەوە خۆی بەشێکی گەورەی کەرنتینە کەرنتین چیە بریتە لە ڕێگرتن لە چوونە ژورەوە هاتنە دەرەوەی هەموو شتێک هەموو هاوڵاتیەک هەموو کەسێک ئێمە لە چلۆش کاتژمێری ڕابردوو زۆر بە سەرکەوتویی ئەم قەدەغی هاتووێ جێبەجێ کرا بەو هیوایەشین کە هاوڵاتی لە ڕۆژانی داهاتوش بە هەمان شێوە پابند بێت ئالێتی باش دانراوە بۆ ڕێخستنی بار و گوزەران و پێداویستەکانی ڕۆژانە بەڵام زەڕورە هاوڵاتی خۆی ببێتە و دکتۆری خۆی ببێتە نیشاندەری خۆی کە ڕێگە بەوە نەدات منداڵەکەی کەسەکەی بچێتە لای دەرگەکە و بچێتە دەرەوە بەو نوع وڵاتی چین تەمەشاکان چۆن کۆنتترۆلی کرد قردێلەی سۆر لە هەموو دەرگایەک دەدرا قەدەغە بوو بە ئیجباریش بە قەدەغە بوو کەس بێتە بەر دەرگا تەنها ئەوە خۆی کەرنتینە شوێنەکان زۆرە دەگەڕەکە دوو گوندە ئەوەی ئەمڕۆ بەس من باسی ئەو ڕۆ دەکەم ئەوەی دوێنێ و پێرێ و لە پارێزگای هەڵەبجە هەیە لە سلێمانی لە دهۆک بەڵام خۆشبەختانە تیمەکان بەردەوام لە دۆزنەوە حالەتەکان ئێمە هەرچەندە نیگەرانین بۆ ژمارە زۆری ئەمڕۆ دۆزرایەوە بەڵام لە کاتێکدا بە دەستکەوتێکی دادنین کە بتوانانی بگەی حالەتەکان بیدۆزیەوە نەک بزر بێت ئەدیگەرەوە نەدۆزرابەوە بۆیە ژمارەی پشکنینەکان چەندی زۆر ئەنجام درێ باشترە زۆر سپاس بۆ زانیارەکانت بەڵێ دکتۆر لە نەخۆشخان دەزیان ئێستا نەخۆشی تێدا لەلایەن وەزیری تەندروستی و بۆ ئەم نەخۆشانە ڕوون کراوەتەوە کە ناکرێ ڤیددیۆی تۆمار بکرێ ناکرێ هەوڵی چونۆ دەرەوە بدرێ لەبەر ئەمانە نەخۆشن ڕاستە نیشانەکانیان لەسەر دەرنەکەوتووە بەڵام لە پشکنین دەچون کە ئەمانە نەخۆشن و پێویستە چارەسەر وەربگرن و پێویستە بەرگەی ئەوە بگرن کە لە نەخۆشخانە بمێنەوە بۆی کەسە نزیکەکانیان بە سەلامەتی دەربچن بەڵێ دکتۆر پەیامنێرمان نەوڕاست عەبدوڵڵا ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی ڕزگاری لە ناو شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو زۆر سپاس بۆ خۆت و سپاس بۆ میوانەکەشت بێگومان ئەو بارودۆخەی کە بەداخەوە کە دواتر هاوکارانم گرافیک و زانیاری زۆرمان ئامادە کردووە پێتان دەڵێین چیرۆکەکەی ناو شاری هەولێر چۆن بوو بەڵام پێش ئەوەی باسی هەولێر بکەین سەرەتا لەم بەرنمەیە ئێمە کەسێکی تری ماندووی ئەم هەرێمە وەردەگرین کە ئەویش بەڕێز هەڤاڵ ئەبوبەکرە پارێزگاری سلێمانیە کە ئەو ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانایە دەمەوێ دکتۆر جان ئێوارە باش سەرەتا ماندوو نەبی و دەستخۆشیت لێ دەکەم بارودۆخی سلێمانیمان پێ بڵێ بارودۆخی سلێمانی سوپاس بۆ خوا بۆ هیمەتی خەڵک و هۆشمەندی و دانیشتمەندیان بۆ کەرتی تەندروستیمان بە تایبەتی پزیشک و کارمەندانی خۆشەویست و بەڕێز و دڵسۆزی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و هەموو سێکتەرە تەندروستیەکانی تر هێزەکانی ناوخۆ بە پۆلیسەوە بە ئاساییشەوە بە پۆلیسی ئاتوچۆوە بە لیوایەکی پاراستنی سلێمانی و لیواکانی سکرتاریەت و هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو هێزانەی لەگەڵمانە بەشدارن بە بەرگری شارستانی و نشینگە و پاسەوانی سنوور و پاسپۆرت و هەمویانەوە و هێزی شوێنەکانی تریش فەرمانگە خزمەتگوزاریەکان کارژێڕیەکان ئارامیەکان داراییەکان ئابوووریەکان هەموو بە یەک تیم بەردەوامن لە خزمەتکردنی خەڵک بە هیمەتی کەرتی تایبەتی نیشتیمانی و حکوومەتی هەرێم و بە تایبەتی
یەکە کارژێڕیەکان قایمقام و بەڕێوەبەرە ناحیەکان کە زۆرمان دوون لەم پرۆسەیە و کاری زۆر لێوە شاوانەیان کردووە هەمویان بەیەکەوە لەگەڵ میدیایە توانیویانە بارودۆخێک دروست بکەن کە ئەتوانم بڵێم تا ئیستا ئەنجامی باشی بەدەستێناوە و هەموو ئەوانەی باسم کردا بەشە بێ بۆ دوو بەشە زۆرەکەی کە لە سەدانەوەتی سەرکەوتنەکانمانە دەستکەوتەکەی گەڕێتەوە بۆ پابەندی و خۆڕاگری و هۆشیاری و پەیڕەوکردنی ڕێنماییەکان لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگاکەوە بەشەکەی تریش ئەگەڕێتەوە بۆ کاری دڵسۆزانە و دیسپلین و لە خۆبردووی و جوامێری هەموو ئەو کەرتانی کە باسم کردن. بەڵێ دەستان خۆش بێ دەمەوێت بزانم ئەم 48 کاتژمێرەی پێشوو چی زیاد کرد بۆ ئێوە چەند کاتی بۆ ئێوە زیاد کرد کە تا بتوانن ئەم پرۆژە و پلانانە و بێگومان وەکو ئاماژەت پێکرد بە هاوکاری هەموو ئەو تیمانە بە تایبەتی تەندروستی و هێزن ئەمنیەکان و هاوڵاتیان. یەکەمیان تاقیکردنەوەی ئیرادەی خۆمان و هاونیشتیمانیەکانمان بوو کە زۆر سەرکەوتوانە پابند بوون و ئیرادەی خۆیانیان پیشاننا کە بەڵێ ئەتوانن ڕوبەڕووی ئەم مەترسیە بنەوە لە ماڵەکانی خۆیانەوە بە بەرنامەی خۆپارێزی و تاکپارێزی کە جێ سوپاسێکی گەورن. دووهەمیان پێداچوونەوەی ئیدارە بوو بەوەی کە چیمان کردووە ئێستا ئەبێ چی بکەین و بەرنامە و پلانی ئایندەمان چی بێ دەرفەتێکی یاینێ کە هەمومان بتوانین بە تایبەتی لە لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و یەکە کارژێڕیەکان بە وردی بە پلانەکانمان بچینەوە کارەکان ڕێک بخەین سێکتەرەکان دیاری بکەین پێشنیازەکانی خۆمان بۆ ناو شارەکانمان بۆ وەزارەتی ناوخۆکە بە سوپاسەوە بە هێندۆریان گرت و بۆ ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە بەرز بکەینەوە و لە هەمان کاتیشا دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە تیمەکانی تەندروستی بتوانن پشکنینی زیاتر بکەن و بە دواداچوونی زیاتر بکەن بتوانین هێزەکانمان ڕێک بخەینەوە بە مۆدلێکی تازەوە بە شێوازێکی تازە کە ئەو هێزانی کە ئێستا لە سەر شەقامەکانن 42 تیممان دروست کردووە هەر تیمێک ژماری تایبەتی خۆی هەیە و ئەو تیمانە پێکاتون لە ئاسایشێک پۆلیسێک یەکێک لە پێشمەرگەکانی لیوایەکی پاراستی سلێمانی لە ناو شارە و پۆلیسی هاتوچۆ و تەنیا پۆلیسی هاتوچۆ بۆی هەیە لێپێچینەوە لە شۆفێر و ئۆتۆمبیلەکان بکا لەسەر شەقامەکان و هەوڵمانەوە لەگەڵم تیمانەیە ڕێبەرێکی تەندروستی هەبێ بۆی بتوانێت ڕێنمایی تەندروستی پێشکەشی سەرنشین و شۆفێرەکان بکە ئەمە هەنگاوێکی گرنگ بوو بۆی بتوانین تەواوی شار و یەکە کارژێڕیەکانی تر لە قەزا و ناحیەکان ئەپدەیتکەینەوە بەو بارودۆخە تازانە کەرتی خێرخوازی ڕێخینەوە پێداویستە لۆجستیەکان لە سوتەمەنی لە خۆراک لە جلوبەرێک لە کەرەستەی خۆپارێزی دابین بکەینەوە و بزانین ئەوەی هەمانە چەنن پێداویستیمان چەنن مەرزەکان یەکخینەوە ڕێخینەوە سنوورەکان پیا بچینەوە بزانین بارودۆخ و کاروبارەکان لەوێ چۆنن جوڵەی بازرگانی چۆنە ڕێنمایە تەندروستی و کارژێڕی و ئارامیەکان چۆن چوونەتە پێشەوە دابشکردنی موچە چۆن بووە ڕێکارەکان چین گرفتەکان چین ئاستەنگەکان چین خزمەتگوزاریەکانی ئاو کارەبا تەندروستی خزمەتگوزاری شارەوانی زیادەڕەوی شارەوانی هەموو خۆڵ و خاشاکۆکردنەوە پاراستنی ژینگە چۆن ئەمانە هەمووی ڕێخینەوە سێکتەرەکانی سوتەمەنی کۆمونیکیشن ئینتەرنێت پەیوەندیکردن هەموو ئەمانەی تریش چۆن بتوانین کەرتی تایبەت لەگەڵ خۆمانە چۆن ڕێخینەوە مەسەلەی نەخۆشخانەکان بنکە تەندروستیەکان لەکوێ پێویستن زۆر زمینە و دەرفەت و کاتێکی باش بوو کە بە هەموو دۆخانە بچینەوە. زۆر باشە بەڕێز پارێزگاری سلێمانی ئێوە وەکو لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بەڕێز وەزیری ناوخۆدا هەبوو کە باسی لەوە کرد پارێزگارەکان و هەیئە ئیداریەکانی ناو پارێزگاکان ئێستا سەرگەرمی دۆزینەوەی پلانی نوێن بۆ ئەوەی چۆن هاوکاری هاوڵاتیان بکرێت لە بەدەستخستنی پێداویستیەکانی ڕۆژانە واتە پاش ئەوەی کە ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە بەم شێوە تونند و تۆڵی 48 کاتژمێرەی ڕابردوو ئێستا دەتانێت بە شێوازێکی تر ئەم خزمەتگوزاریانە بکەن ئێوە وەکو سلێمانی پێشنیار و پلانتان چییە بۆ هاوڵاتیانی خۆشەویستی سلێمانی؟ ئێمە هەر لە سەرەتاوە پێشەوەی دۆخەکان وای لێبێ پلانی خۆمان دانابوو بۆ ئەو ماوەیە لەم 48 ساعتەشە ئەپدەیتی ئەو پلانەمان کردەوە و وامان کردووە لەو پلانی کە ڕامان گەیان لە پێش سەعات 8 دوای بەیانەکەی وەزارەتی ناوخۆ کە دەسەڵاتی تەواومان ناوە بە سەرۆکیەکە کارژێڕیەکان و لێرە لە قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی چەند ڕۆژێکە لەگەڵ فەرمانگەکانی چ کەرتی گشتی چ کۆمپانیا و دامەزراوەکانی کەرتی تایبەت کۆبوونەوەیان کردووە کۆی سێکتەرەکان دیاری کراون پلانی خۆیانیان بۆ دانراوە ڕێکار و ڕێنمایی پێویستیان بۆ دانراوە و لەسەر هەموو ئاستەکان لەسەر ئاستی خۆپارێزی و تاکپارێزی تاک لەسەر ئاستی بازارگەری و بازارکردن لە گەڕەکەکانە لەسەر ئاستی ئارامی و تیمەکانی
پشکنین و کۆنتترۆلکردن و چاودێریکردنی قەدەغەکردنی هات و چۆ لەسەر ئاستی تیمەکانی تەندروستی و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی پێداویستیەکانی ڕۆژانە ڕێخستنەوەی جوڵەی بازرگانی هەموو ئەمانە پلانی پێشوەختیان بۆ دانرابوو ئێمە ئەمڕۆ لە حەڤە خاڵە پلانی پارێزگای سلێمانیمان بۆ هەموو یەکە کارژێڕەکان و هاوڵاتیان بڵاو کردەوە لەوێەوە لەسەر مەبنای بەیانەکەی وەزارەتی ناوخۆیە جەختەکەینەوە کە لە سەعات 6 ئێوارە بۆ 12 شەو قەدەغەکردنی تەواوی هاتوچۆ هەیە لە 12 شەوە بۆ 6 ئێوارە پلانەکانمان ڕێخستوتەوە سێکتەرەکانمان دیاری کردووە هەر سێکتەری نوێمان ئیزافە کردووە شێوازی بەڵامە بێ هەموو کەمتر بەریەکەوتنتان چۆن چارەسەر کرد دکتۆر پارێزیە بن ئێمەوەمان کردووە کە لە شوێنە گشتی و ئەو شوێنانەی کە ئەگەری بەریەکەوتنی زۆر هەیە و شوێنانە ناکەینەوە پلان و بەرنامەی تاکپارێزی و خۆپارێزیمانەیە کە ماوەیەکی زۆرە کاری لەسەرەکەین کابێ هەر کەسێک لەوەی کە لە گەڕەکەکەی بۆ پێداویستێک گەچێتە دەرەوە بە پێ بچێت نابێ بە چەند کەسێک بەیەکەوە بچن ئەبێ دوور بن لە یەکەوە ئەبێ دەستکێشی لە دەستا بێ دەمامکی لە دەما بێ و ڕێکاری تەندروستی تەواو پەیڕۆ بکە بەریەکەوتن نەکا قەرەباڵخی دروست نەکا تێکەڵاوبوون نەکا و دیسانیشەوە لەو مارکێت و شیرەمەنی و نانەوەخانە و سەمونخانە و قەسابخانە و دەربانخانە و شوێنانەی بۆی ئەچێت ئەبێ ئەوانیش پابەندی تەواوی ئەوانە بووبن لە ڕووی کارژێڕیەوە کارتی تایبەت کراوە بۆ هەموو ئەوانە ناسراون لەلایەن تیمەکانی پشکنینەوە ئەو کەسانە بێ لە کاتی دیاریکراوی خوانە پشتنە سەر ئیش هاوڵاتیانیش ئەبێ بە ئاگایەکی زۆرەوە بە وشیارێکی زۆرەوە تەنیا لە کاتی پێویستە بتوانن پێداویستیەکانی ڕۆژانەیان دابین بکەن و بگەڕێنەوە. دکتۆر جان تۆ ئێوە مەترسی ئەوەتان نییە پاش ئەوەی کە ئەم 48 کاتژمێرە وەکو ئاماژەت پێکرد هاوڵاتیانی هەرێم خۆیان تاقی کردەوە و توانیان خۆڕاگر بن بەڵام ئێستا بەشێکی زۆریان پێداویستیان هەیە شتیان پێویستە کە بڕۆن لە مارکێتەکان بەدەستی بخەن پێدوانیە کە ئەگەر خوا نەخواستە مەجال بدرێ لەوانی ئەو قەرەباڵغی کە چەند شەوێک لەم و پێشببینیمانەوە لە ناو مارکێتەکان ئەو ئیندیفاع و چوونە ژوورەوەی خەڵک بە کۆمەڵە دووبارە ڕوو بداتەوە بێگومانم کە بیریشتان لێکردێتەوە ئەگەر بیرتان لێکردێتەوە چۆن بەتەمان چارەسەری بکەن. ئێمە دوو جار ئەم ئەزمونە خەڵک لەگەڵ ئێمە تاقی کردەوە بۆی دەرکەوت کە ڕاستمان لەگەڵ کردووە ئەو شەوەی کە قەیرانی ئەتوان بڵم بۆ سێجار ئەو شەوەی کە قەیرانی سوتەمەنیان دروست کرد و پێمان وتن هیچ بنەمایەکی نییە و قەیرانی سوتەمەنیمان نییە ئەو شەوەی کە پێیان وابوو خەڵک پێشێلی ڕێنمایەکانەکەوە چێتە سەیرانگەکان و هەموو مەلایەکمان دڵنیا کردەوە کە هیچ بنەمایەکی نییە ئەم شەوەی لەم پێشلۆر سەعاتەشا کە ئەو خۆشەویستانە پێیان وابوو ئیتر ئەمە پلانێکە حکومت بۆی کە قەدەغەکردنی تەواو پەیڕەوکە و خەڵکیش پێداویستیان نییە دڵنیامان کردنەوە کە ئەوە تەواوە بێ و پێداویستیشمان زۆرە بۆیە دڵنیایانەکەمەوە نە لە ڕووی سوتەمەنی نە خۆراک نە پێداویستی ڕۆژانە نە پێداویستە تەندروستیەکان نەوشکە نەتەڕە هیچ کێشە و قەیرانێکمان نییە خەزینێکی زۆرمان هەیە جوڵەی بازرگانیمان باش ڕێخستووە مەرزەکانمان باش ڕێخستووە پەیوەندیمان لەگەڵ دەوڵەتەکانە بەهێزە سەرچاوەکانی هێنانی و کەرەستانەمان فرە کردووە دڵنیانەکەمەوە کە هیچ کێشەیەک لەوانە تاکە کێشەیە کە ئێمە هەمانە خۆپارێزیە لەم ڤایرۆسە تۆ خۆت بپارێزە ئەتوانی هەموو ئێمە بپارێزی تۆ خۆت پارێزە ئەتوانی هەموو مرۆڤایەتی و گیان بپارێزی ئەمە بەرنامەی پارێزگای سلێمانیە بۆیە داوا لەو خۆشەویستانە ئەکەم کە لە بەیانیەوە هەتاکو سەعات 6 ئێوارە هەموو شوێنانە کراونەتەوە هەر پێداویستێکیان نەبێت لە ماوەیەکی زۆر کورت و کەماتوان نزیک لە گەڕەکەی خۆیان دابینی بکەن کەرەستەی زۆر نەکڕن ئەوەی کە ئیکڕن هەمووی بەکار نێنن ئەوەی بەکارێنن بتوان نەمووی بخۆن یان ئیشەکەی پێ بکەن نەک سەبەتەی خۆڵی بەردەرکای ماڵەکەیان بەقەت منجەڵی سەر تەباخەکەیان خۆراکی تیابێ ئەبێ ئەوان مارکێتەکانیش ئەوە نە پێداویستی بێنن کە پێداویستی خەڵک و گەڕەکەکەیانە نەچن کۆگاکان بەتاڵکەنەوە و کۆگاکانیش لەبەر ئەوەی شتی تازە بێ بۆ خەڵک بە کوالیتی باش بێت نرخ دەستکاری نەکرێت احتیکار و قۆرخکاری نەبێت ئەوانەشمان کۆنتترۆل کردووە بەرنامەی تەواومان داناوە بۆ ئەو کارانە هەموو لایەکیان دڵنیاکەینەوە کە قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی و یەکە کارژێڕیەکانی تر پلانی زۆر شیا و تۆکمەیان داناوە کە ئیم شەوڕایان گەیاندووە بۆ هەموو سێکتەرەکان پابەندی تەواوی ئەو ڕێکارانە بن کە یەکە کارژێڕیەکان و ناوەندی تەندروستی و دەستگا ئەمنیەکان دیاریان کردوون. دکتۆر جان حاڵەتێکی نەخوازراوە بەداخەوە ئەمڕۆ لەگەڵ پزیشکێکا لە شاری سلێمانی ڕوویدا بێگومان چ وەکو ڕاگەیاندکار چ وەکو هێزە ئەمنیەکان چ وەکو پزیشک و کارمەندانی تەندروستی بڕوا ناکەم زۆربیان حەز بکەن لە دەرەوە بن و ئەوانە بەڵام ئێستاوە ئەرکە وەکو چۆن ئێستا بە ڕێزت ئازێتی کێشاوە و
قسە لەگەڵ ئێمەکەی دەربارەی ئەو حاڵەتە ئێوە چۆن تەداخولتان کرد لەگەڵ وەزیری تەندروستی لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ سندیکا چۆن ینی هەڵوێستەکەتان چۆن بوو وەکو ئەو لیژنەیە کە وەکو بەڕێز وەزیری ناوخۆ ئاماژەی پێکرد هیچ سەرەداوێکتان دەستکەوتووە ئەم ئیجراعاتە چۆن بوو چی دەکرێت؟ ئێمە لەو کاتەی ڕووداوەکە ڕوویاوە بەڕێز بەڕێوەبەری گشتیات و توێی سلێمانی نزیک بووە لەو شوێنە بە ناوی هەموو لیژنەی باڵای ئۆپراسیۆنەوە داوای لەو خۆشەویستە کردووە ئەوە داوای لێبوردنی لێ کردووە و لە دواییە هەر ماوەیەکی زۆر کەم لە ڕوودانەکەی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بەڕێز بەڕێوەبەری ئاسایشی ناوشار لیوایەکی پاراستنی سلێمانی بەڕێوەبەری پۆلیس بەڕێوەبەری کاروباری یاسایی بە نوێنەرایەتی ئێمە لە پارێزگای سلێمانی چوونەتە سەر شوێنی ڕووداوەکە و ڕاستەوخۆ پەر ئەوەی کە کەس بەمە بزانێ ئێمە لیژنەی لە کۆڵینەوەمان دروست کردووە بارودۆخەکە هەر چۆنێک بوو بێ ئەو دۆخە نەخوازراوە ئێمە ڕەدەکەینەوە و ئەو کەسە بەڕێزانە لە هێزە ئەمنیەکانمان ئیستا ژێر لێکۆڵینەوەیان و دەستگیر کراون لێکۆڵینەوەمان پێگەێناوە بزانین کە حاڵەتەکە چۆن ڕوویاوە و بابەتەکە چۆن بووە بەڵام پێشوەختە ئێمە ئەڵین بابەتەکە هەر چۆنێک بوو بێ لەبەر ئەوەی ئەمە کارێکی تەندروستیە و ئەرکی هەمووان پاراستنی تەندروستی گشتیە و ئەوانەی کە بە پلەی یەکەم تەندروستیمانە پارێزن پزیشک و کارمەدانی تەندروستین بۆیە هەر شتێک بە هەر چۆرێک بە هەو لەونێک ڕووییا بێ ئێمە داوای لێبوردن لە ئەو پزیشکە خۆشەویستانە ئەەکەین و لەو بەڕێز و دکتۆرە بەڕێزەی هاوڕێمانەکەین و لە کارمەندانی تەندروستی ئەەکەین کە حاڵەتی بەرنامە بۆ داڕێژاو نەبووە هیچ کەسێ بە مەبەست دەمەی نەکردووە نە ئەفسەرێک نە پێشمەرگەیەک نە کارمەندێکی هێزی ناوخۆ ئاسایش و پۆلیس بە مەبەست ئەمەیان نەکردووە هەر لە ناتێگەشتنیەکە بوو بێ چارەسەرەکرێ و بە ئێمە هەر بەیانی بە فەرمانی کارژێڕی لە پارێزگای سلێمانیەوە لیژنەی لێکۆڵینەوەمان پێکێناوە بەڕێوەبەری کاروباری یاسایی ئێمە سەرۆکی لیژنەکەیە نوێنەری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی تایە و نوێنەری بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی تایە بۆ ئیستا کە من هاتم تا ئیستا ئەو بەڕێزانە خەریکی لێکۆڵینەوەکانیان بوون لەگەڵ ئەو خۆشەویستانەیە و هەموو کامێرە و شایەتەکان و خەڵکەکانیان هێناوەتەوە بەڵام پێش وەخت ڕووداوەکە هەرچۆنێک بوو بێ ئێمە داوامان لە هەموو لایە کردووە بە هیچ جۆرە نابێت دووبارە بێتەوە و هەر کەسێک لە هەر بارێکە ئەوە ڕوویا بێ من لێرەوە بە ناوی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکان و پارێزای سلێمانیشەوە هەروەکو بەیانی بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر سەباح کە تەلەفۆنی لەو شوێنەوە بۆ کردم و پزیشکە بەڕێزەکە لێوە ئامادە بوو گوێی لەم قسەیان بووە داوای لێبوردنمان لێ کردوون ئەوان بەڕێزن پارێزەری ئێمن پارێزەری ژیانی ئێمن ئەرکی ئێمە بۆ پاراستنی خەڵک ئەگەر یەک ئەرک بێ بۆ ئەوان دوو ئەرکە دە ئەرکە ئێمە ئەگەر ئەوان نەپارێزین ئەی چۆن کۆمەلگا پارێزین بۆی ئەگەر ئەرکی یەکەممان پارێستنی خۆمان بێ ئەرکی دووەم پاراستنی کۆمەلگا بێ دڵنیایەنەکەم سێ جار ئەرکمانەکە پزیشک و کارمەندانی تەندروستی وەکو بیلبیلەی چاومان پارێزین چونکە ئەو ڕۆڵەی ئەوان لە سلێمانی و لە کوردستان بینیوانە ڕۆڵێکی شایستەیە و هەمومان لە پێناوی ئەوانە لە قەدەغەکردنی هاتوچۆین لە پشوین لەسەر ئاماژە و داخوازیە تەندروستەکانی ئەوان ئێمە لە دەرەوەین بۆیە هەر بارودۆخێک ڕوویا بێ چارەسەرەکرێ و دواییش بە سوپاسەوە سەرۆکی سندیکای پزیشکانی کوردستان کاکتۆر تەها مەحوی قسەی لەگەڵ کردوین و لەگەڵ پزیشکە بەڕێزەکانە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی قسەمان کردووە و لەگەڵ سندیکای کارمەندانی تەندروستی قسەمان کردووە بە سوپاسەوە بۆ بەڕێز وەزیری ناوخۆ کە ڕاستەوخۆ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانەوە پەیوەندی بە ئێوەمەوە کرد دڵنیام کردەوە کە لیژنەمان دروست کردووە کە لێکۆڵینەوە ئەکەین کە هەموو ئیجراعاتێکی یاسایی پێویستمان گرتووەتە بەر و هەموو لایەک دڵنیاکەینەوە کە ئێمە بە دڵنیاییەوە بۆ ئەوان و لە پێناوی ئەوان و بۆ خزمەتی ئەوان لە دەرەوەین دەستان خۆش بێ بێگومان پزیشکان وەکو خۆت ئاماژەت پێکرد بێجگە لەوەی کە سترێسی ئیش و کارەکە بێگومان ئەو جۆرە سترێسەش کە لە کاتی هاتنوچوونەکەیان ئەگەر لە سەریان نەبێ کاک دکتۆر باشترە بێ و ئەتوانن دەرەنجامێکی باشتریان هەبێ لە کارەکان و پێویستیان بۆیە بەڕاستی چونکە ئێمە زۆر جار پزیشک هەیە لەوانەیە سێ جار مجبور بێت لە ناوەخیلالی نیو ساعتە بگەڕێتەوە خەستەخانە بەڕێستە زانی ینی هەندێک حاڵەتی پزیشکی هەیە بەڕێزت ئێمە لەو حەفەڕێنماییەی بۆ دڵنیایی بەڕێز و پزیشکە بەڕێزەکان بۆ ئەوەی کە هەموو تیمەکانی چاودێریکردنی کۆنتترۆل بزانن و ئاگادارمان کردوون یەکێ لەو حەفە خاڵە بە تایبەتی ئەوەیە کە قەدەغەکردنی هاتوچۆ لە هیچ کاتێکە تەنانەت لە 6 ئێوارە بۆ 12 شەویش پزیشکە بەڕێزەکانی هەڵگری ناسنامەی سندیکای پزیشکانی کوردستانن ناگرێتەوە بەمەرجێک ئەو خۆشەویستانش
پابندی ڕێنمایە تەندروستی و کارژێڕی و ئارامیەکان بن. یعنی ئەو مستەلزەماتانەی لە خەڵک داوایەکەن خۆشیان پێیان بێ، مۆڵەتی تەواوی ئۆتۆمبیلەکەیان پێ بێ، دانسنامەکەیان پێ بێ، خێزانیان لەگەڵ نەبێ، مناڵیان لەگەڵ نەبێ و لە ناوچەیەکان نەبن کە هیچ نەخۆشخانە و کارێکی تیانیەوە ماڵی پزیشکانی لێ نییە. بۆ ئەوی خوا نەخواسە هیچ کەسێک ڕێ بەخۆی نییە ئەو پیشە ئینسانیە مەزنە گەورە پیرۆزە بۆ هیچ شتێک مەبەستێکی تر بەکاربێنێ، ئەویش لەسەر بنەمای ئەو داخوازیانی کە خۆیان لە ئێمەیان کردوواتە ئێمە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێەکەی نەک شتێکی تر. زۆر باشە دکتۆر گیان، دەست خۆش بە ئەو ڕوونکردنەوەیە. ئێستا دەمەوێت پرسیار دەربارەی ئەوە بکەم بازرگانی جموجۆڵەکانی بازرگانی لە سنوورەکانی کە لەگەڵ ئێراندا هەیە و کەوتۆتە سنووری پارێزگای سلێمانیەوە. بارودۆخمان لەوێت چۆنە میکانیزمی هاتنەکە هی ئەو خواردن و خۆراک و پێداویستیانی ڕۆژانە هەر بەردەوامە؟ بەڵێ بەردەوامە، ڕێکمان خستون یەکمان خستون پشکنینی تەندروستیان بۆ کرێ و هەنگاو بە هەنگاو خەریکی ئینتر وردە وردە تەنکەری سوتەمەنیش داغڵ نابێ لەوێ بە بۆری ئاڵوگۆڕەکرێ. هەوڵمانەوە کەمترین بەریەکەوتن هەبەیە، هیچ بەریەکەوتن لە نێوان ئێمە و ئێران و وڵاتانیان نەبێ کە بارەکانیان لێوە هاتووە بە شێوەیەکی سیستماتیک. ئەم جوڵەیە بەردەوامە، ئەمە بۆ ئێمە خاڵێکی گرنگ و جەوهەریە. ئەگەر ئێمە لەم دۆخە تێپەڕین ڤایرۆسەکە تا ئیستا کە مؤشیرەکانی وان خۆماڵی نییە لە دەرەوە بۆ ئێمە هاتووە، بەرکەوتەکان بۆیان هێناوین یان هەڵگرەکان بۆیان هێناوین لە ناو کوردستان نییە. ئەمە کوردستانەکە بە شوێکێ لە شوێنە پاک و ئارامەکان بۆ و بەرهێنان و بازرگانی نێودەوڵەتی لە ئایندەیەکی نزیکە. لە هەمان کاتە نەمانیەشتۆ بەهۆی ئەو ڕێکارانی گرتومانەتە بەر جوڵە و ئاڵوگۆڕی بازرگانی بوەستێ کە ئەمەش خاڵێکی گرنگە لە زۆر وڵاتی گەورەی دنیاە. هەموو جوڵەیەکی بازرگانی وەستاوە کە بۆ ئەم دوای ئەم دۆخە ئێمە توانین سوودێکی گەورەی پەرەپێدانی و دەرفەتی کار و دەستکەوتنی داهاتی لێ ببینین. لە هەمان کاتە ئێمە پێشنیازی خۆمان ناوە بە حکومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئیستا وەڵامیان نەیاوینێتەوە. ئەویش ئەوەیە ئێمە ویستمان مەرزی پەروێزخان دەرخان کەین بۆ مەوادی ئینشائی و سوتەمەنی، مەرزی باشماخ دابین بکەین بۆ خۆراک و پێداویستی ڕۆژانی خەڵکو و ترانزێت و مەرزی سەیرانبەنمان بۆ بکەنەوە بۆ ئەوەی تەڕە و پێداویستیەکان و سەوزۆ میوەی لێەوە بێت. تا ئیستا حکومەتی هەرێمی کوردستان ڕێنەیەوە کە مەرزی سەیرانبەن بکەینەوە کە من ئومێد دەکەم لێرەوە داوایان لێ یەکەم هەموو ڕێکارێکی پێویستی تەندروستی و ئارامی و کارژێڕیمان گرتووەتە بەر بۆ ئەوەی ئەوە بێ بەوەی کە ئەو لۆدەی لەسەر پاشماخەیە نەمێنێ و کۆنتترۆڵێکی باشتری تەندروستی بکەین و بتوانین بەشە خۆراکی زیاتر داخلی کوردستان بکەین، چونکە لە مانگەکانی داهاتووە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی خۆراکە بنەوە کە سوپاس بۆ خوا بۆ ئەو پلانی دامان ناوە. من دڵ هەموو لای دڵنیاکەمەوە کوردستان ئەگەر حکومەتی هەرێم بە جددی ئەم پێشنیازانەمان لێ وەرگێ دووچاری هیچ گرفتی و قەیرانێک نابێتەوە. زۆر باشە، هیوادارم پێشنیازەکانتان بە شێوازێکی زۆر تەندروست و زانستیانە لێوەربگیرێ. بەس پرسیارێکی تایبەت لە بەڕێز پارێزگاری سلێمانی، ماشەڵڵا ئەم فترەیە هەر مەشغوڵی و ئیش و کار و ئەوانە. ئەمڕۆ لە کاتێک ئامادەکاری بۆ بەرنامەکە چەند پرسیارێک لێرە و لەوێ لە سۆشیال میدیا لەسەر لەوانەیە چاوپێکەوتنەکانی پێشوو بێ خەڵک دەپرسن دکتۆر هەڤاڵ چەند سەعاتە نوێ لە 24 کاتژمێرە لەم فترەی کۆڕۆنای نوێ؟ ئەو خوایە سەعاتەکانمان دیاری نەکردووە، بەڵام ئەتوانم بڵێم لە 5:02 تا ئیستا وەکو کەسێکی سروشتی نەنووسین نەنانمان خواردووە نەپشومان داوە. شەوی وا هەبووە بۆ هیچ شەوێک نەبووە 2 سەعاتی لە سەریەک ئێمە توانی بێتمان بنوین. ئەگەر 2 سەعات نووسە بین سەری 2 سەعاتەکە بەڕێز وەزیری تەندروستی پەیوەندی کردووە کە حاڵەتی نوێ هەیە یان لادان هەیە لە ڕێنماییەکان بۆ نمونە خەڵک ویستوانە بچن بۆ سەیرانگەکان یان وەزیرێکی بەڕێزێکی تر پەیوەندی کردووە یا زۆر جار ئەو فەیکانەی لە فەیسبوک بڵاوکراوەتەوە هاوڵاتیانی وا لێ کردووە بەو نیوەشەوە پەیوەندی بکەن کەەوە سوتەمەنی نەما ئەوە خۆراک نەما. بۆیە دڵنیا دەکەمەوە لە 5:02 نەک هەر من هەموو تیمەکەم لە حکومەتی خۆجێیی سلێمانی 2 سەعاتی بەردەوام لە سەریەک نەنووسون. لەشتان ساغ بێ و بێگومان بەرپرسیارەتی ئەرکە و بەرپرسیارەتیش لە کاتێکی وایە هەم بەڕێست و هەم تیمەکەت و هەموو پارێزگارەکان و هەموو کەسە کاربەدەستەکانی ناو حکوومەت ئەکیدم ئەوە حاڵیانە تەمەنای سەرکەوتنتان بۆ دەخوازم و ئیشەڵا هەموو لایەکتان هەر تەندروست و لەش ساغ بن. زۆر سپاس بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی کە ڕاستەوە خۆ لە سلێمانی و لەگەڵمانە بووی. کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ ئێوەش. ئێمە لێرەوە بەڕاستی بۆ هەولێری خۆشەویست هەرچی پشتیوانیەک هەماهەنگیەک کار ئاسانیەک هەر دامێکیان بوێ
ئەوە بەڕاستی ئێمە بەشێکی گەورەی جەستەمان ئیستا بەرکەوتەیەکی دیاریکراوی لە ئەمڕۆیە ڕوبەڕووبۆتەوە بۆیە لەگەڵ یانین یەک جەستەین دەرزیەک بەوان ناچێ ئازار بە ڕۆحی ئەماگەێنێ بۆیە هەموو لا دڵنیاکەمەوە کە پشتیوانی تەواویان و هەماهەنگی تەواویانە بین. زۆر زۆر سپاس بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی. خۆشەویستان، ئێستا کاتی ئەوەیە کە داتاتان بدەینێت لەسەر بە جۆرەی نەخشەیەک لەسەر هەرێمی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان ژمارەی ئەوانی کە لە هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرەسەوە کەوای کردووە، نەک تەنانەت پارێزگارەکان، پزیشکەکان، کارمەندەکان، هێزە ئەمنیەکان، وەزیرەکان، سەرۆکی حکوومەت، هەموو ئەوانی کە کاریان بەدەستە لە نزمترین و هەتا بەرزترین، لە بەرزترین و هەتا خوارەوە شەونخونی و بێداری بکەن. هی ئەوە بووە تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان 277 حاڵەتمان هەیە. 277 حاڵەت لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکە لە هەرێمی کوردستان دەستنیشان کراون. خۆشبەختانە ماوەیەکی باش 88 کەسمان چاک بووە، تا ئێستا بڵین 88 کەس بارم ماوەیەکی باش ئەو ژمارەیە بەو شێوێ زیادی نەدەکرد، ئەمەیان زۆر زیادی دەکرد. بەڵام بەداخەوە چەند کاتژمێرێکە یان بڵین چەند ڕۆژێکە ئەو ژمارەیە بەردەوام لە بەرزبوونەوەدایە. تەنانەت پێش 48 کاتژمێر لەمەوە پێش ئەوەش لە 2 بوو بە 3. ئێستا 3 کەس گیانی لە دەستداوە بەهۆی کۆڕۆنا. 277 توشبوومان هەیە. تەماشای هەرێمی کوردستان بکەن. ئێمە ئەو شوێنانی کە بەپێی لە هەرێمی کوردستان ڤایرەسی تێدا بڵاو بۆتەوە ڕەنگی سوور کراوە. دەبینن شوێنەکان بەرەبەرە لە زیادبوونە. شوێن هەیە پێشتر نەبووە بەس ئێستا دانراوە. بەداخەوە ئەو قەزا و ناحیانە کە وەکو خۆتان لە نەخشەکە دەیبینن خەڵکێکی زۆر لەو شوێنانە کە بەڕاستی من ئەوە ناو لێ دەنێم زۆر چکە ئێمە دەمانتوانی لەوە باشتر بین، پاشانیش دێنە سەر زیاتر قسە لەسەر ئەو دەکەین چۆن ئێمە دەمانتوانی ئێمە هاوڵاتی کەمتر بووە ئەو ژمارەیە. لە هەولێر کە بەداخەوە ژمارەکە گەیشتۆتە 133 کەس و هەمووشی دەرەنجامی ئەم ژمارە زیادبوونە پابند نەبوون بوو. بەداخەوە پابند نەبوون وای کرد کە ئەو ژمارەیەمان بەو شێوەیە زیادکە کە ئێستا زۆرترین ڕێژەی توشبوون لەم پارێزگایەیە بە 133 توش بوو. 90 کەسیان چاک بوونەتەوە. خۆشبەختانە تا ئێستا گیان لە دەستدانمان نییە. لە پارێزگای سلێمانی کە لە بیدایەتی سەرهەڵدانی پەتاکە لە هەرێمی کوردستان ئەوان ژمارەی توشبوون لەوێ زۆر زیاتر بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە ژمارەی چاکبوونەوەش هەیە. دەتوانین بڵێن نیواو چاکبوونێتەوە زیاتریش 113 حاڵەتە ئێستا لەو شارە توش بووە. بەداخەوە 3 کەس جانی لەدەستداوە لە سنووری پارێزگای سلێمانی. لە دهۆک ئێستاش خۆمان گرتووە بەو ژمارەوە. هیوادارین هاوڵاتیانی خۆشتوی دهۆک پارێزگاری لەو ژمارەیە بکەن، نەهێڵن زیادکە، ئەوەمان بۆ زیادکەن. دەستگاکانی تەندروستی ئەو ژمارەیە ڕۆژ بە ڕۆژ هیوادارین زیاتر بێ هەتاوەکو ئەوە هەر بە سفری بمێنێتەوە ئەوەش بێ بە سفر ئەوە بگاتە 12 خۆی. هەڵەبجە کە لە سەرەتاوە یەک حاڵەتی هەبوو، بەڵام لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا ئەم ژمارە زیادی کرد کە لە ئەڵلقەکانی پێشووی کۆڤید-19 لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و لەگەڵ خودی وەزیری تەندروستیش باسمان کرد. تا ئێستا حاڵەتی چاکبوونەوە لەوێ تۆمار نەکراوە، بەڵام خۆشبەختانە کەس لەوێش گیانی لەدەست نەداوە. ئەم ژمارەی کە دەبینن 51% بەرامبەر 49%. ڕێژەی توشبوونی هەردوو ڕەگەزی نێرومێ لە هەرێمی کوردستان. ئەم ژمارەیە وەکو بەڕێز وەزیری تەندروستیش دوێنێ ئاماژەی پێکرد لە گۆڕانکاریدایە، بە تایبەتی لەم حاڵەتەی کە لە هەولێر ڕوویدا لەبەر ئەوەی پرسەکە زیاتر پرسەیەک بوو، زۆرترین خانمان چوو بوونە ئەوێ ژمارەی ئەو کەسانی کە لە ڕەگەزی مێبوون بەرز بووە. لە هەولێر بابینەوە سەر چیرۆکی زیادبوونی ژمارەکانی توشبوو لە شاری هەولێر. لە پارێزگای هەولێر ژمارەکە لە ماوەیەکی زۆر کەم بەرز بووە. تەنها لە 24 کاتژمێری پێشوو 41 توشبوو هەیە بە پێی ئەوەی کە ئێستا هاوڕێیانن لەسەر ئەم گرافیک و ئەم نەخشەیە بۆ ئەویان ئامادە کردووە. لە گەڕەکەکان وەکو دەیبینن چەند گەڕێکێک ئێستا ئاماژەی پێکراوە. ئێستا پێتان دەڵێن لە هەر گەڕەکەی چەندمان هەیە. لە کارێزان 7، لە گەڕێکی چنار 1، لە
زانکۆ 3 لە ژیان 5 چێتەکوێ شۆرتاوە 4 پاشان ببورن ئەو مامۆستایان بوو ئەوە شۆرتاوە 7 ئێستا لە زیلان سیتی 1 توشبووی ژمارەی توشبووان لە گەڕێکی شێخ ئەحمەد 1 باش لە ئەم جارە کوێ ئاڵتون سیتی 1 گوڵان 121 گوڵان 1 کەس کانی گەنی 3 وابزانم گوندی هەڵەجەی بچووک 1 کەس ئەگەر تەماشا بکەن 41 کەس بەس تەنها لە بڵین بە ئاڕاستەیەکی دیاری شاری هەولێر تووشی ئەم ڤایرەسە بوون لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو ئەگەر تەماشای ئەم نەخشەیە بکەن خۆشەویستان هەمومان هەر یەکێک لە ئێوە ئێستا کە تەماشای ئەوە بکە شێوازی هاتوچۆکە لە ناو ئەو شێوازە ئەندازەیەدایە کە لەوانەیە حەوت قوچەکییان هەشت لایی نۆلایی بێ لەبەر ئەوەی قەدەغەی هاتوچۆ هەبووە لە هەرێمی کوردستان لە چەند ڕۆژێکە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئاماژەی پێکراوە بەڵام بەداخەوە هەندێک شوێن چ بڵی مەجال درابێ یان بە هەر بیانویەک توانیویانە خۆیان بگەێنە ئێرە لە کارێزان لە دوو ڕۆژی جیاواز 21 سێ لەگەڵ 23 سێ دوو پرسە لێرە دانراوە بە نایاسایی بە شێوازێکی زۆر هەست نەکردن بە بەرپرسیارەتی لەبەر ئەوەی تەنانەت خاوەن مردووەکەش خاوەن ماتەمینێکەش کە جۆمان لێبوو کە دەڵێ ئێمە نەمانویستووە پرسەدانەی بەس خەڵکێک ئەوە ئێمە ناکرێ عاتیفەی خۆمان ئێستا شێوازی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی ئێستا ئیستیغلال بکەین بۆ بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بێ کەڵک و ناشرینە ئەو کە تۆ چوویدەتە بەردرگا ناتوانێت پێ بڵێ مێرە ژوورۆ ئەوە شێوازی کۆمەڵایەتی میلەتی ئێمەیە ئێمە کەسێکی ناتوانین ینی لە ڕووی سۆزداریەوە بەقوتین ئێمە حەزمان لێ نییە ڕووی کەس بشکێنین تۆ خۆتەزانی حکوومەتی هەرێم بڕیاری داوە پرسە نییە نوێژ لە مزگەوتەکان نییە چ جای پرسە تۆ هەستی بڕۆی بەشداری لەو پرسیەکەی لەبەر چی گلەیت لێ دەکا با گلەی بکە ئێستا گلەیەکەت زۆرترە ئێستا سێری ئەو گەڕەکانە بکە ئێمە پەیوەندیمان بۆ دێ ڕۆژانە خەڵکێک هەیە 15 ڕۆژە خۆی لە ماڵەوە کەرەنتین کردووە لەو گەڕەکە لەوە 20 ڕۆژە نەهاتۆ دەدەرەوە هەڵە لەرزێ لەبەرەوەی ڕۆژێک چووە لە مارکێتەکەی نزیک ماڵی خۆیان شتێکی کڕێوە پێداویستێکی کڕێەوە ئێستا ئەو گلەیی ئەو کە ئێستا گلەی لە تۆکە چویتەتە ئەو پرسەی خۆشترەیان گلەیەکی ئەگەر لە پرسەکە لێت بکرابایە بەڕاستی ئەمە لێکدانەوەی دەوێت ئەمە دەبێت ئێمە خۆمان بە خۆماندا بچینەوە ناکرێ ئێمە ئێستا ئەبێ زۆر واقعیانە بین دوور بین لە شعور و هەستەکانمان ئەوە وای کرد بەو شێوەیە تەنانەت لەو گوندی هەڵەجێ بچووکە کە چەندین کیلۆمەتر دوورە کە دەکەوێتە نێوان باشوور و ڕۆژهەڵاتەوە لەوێ کە چەند خانوویەکەن توشببوویان هەیە ئەم پرسەیە ئەم هەڵسو کەوتە لێرە زەرێکی زۆری پێگەیاندوین چاوەڕێ دەکرێت زیانەکان زیاتر بێ بەڵام بابی کەینەوانەیەک و لە بیرمان دەچێ بڕۆینە سۆران لە سۆران لەوێ گەڕەکێک بە تەواوەتی کۆرەنتین کرا لەو گەڕەکە کە ناوی گەڕەکی هەندرێنە لەو گەڕەکە پاش ئەوەی کە توژووی لێ دۆزرایەوە ئێستا هەرچی دانیشتوانی ئەو گەڕەکەیە بە شێوازێکی تون یان بە شێوازێکی کە لێ ناگەڕێن شێوازی کوارنتینکردن چۆنە با ئێمە پێتان بڵێن شێوازی کوارنتینکردن ئەم گەڕەکە پێک هاتووە لە 800 ماڵ 3500 کەس دانیشتووی هەیە ئێمە ئێستا هەمومان بە شێوازێک لە شێوازەکان کوارنتینی بەپێی ئەو قەراری ئەو بڕیارەی کە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دەرچووە ئێمە پێ کوارنتینی لە ماڵەکانمان بێنینەوە بەپێی ئەو پلانی کە لە مو دواشدا دەنرێت چۆن پێداویستیەکانمان دەخین بەڵام کاتێک کە دەڵێ ئەم گەڕەکە کوارنتین کراوە تەنانەت دەزانن ئەو کارمەندی تەندروستی کە دەچێتە ئەویش ئەگەر هات و خوا نەخواستە پاش ئەوەی کە پشکنینێکی زۆر دەکات پاش ئەوەی کە لە موسسەکانی ئەوان دەکرێت دەزانین بە چ ئازار و ناخۆشیەک دەگاتە لای ئێوە دەگەڕێتە دەرەوە دەزانن ئەو کەسانی کە بەرپرسن لە بەڕێوەبردننی بەعزێ شوێن لەوانەیە شتێکی تیابێ یەکەیەکی کاریگەڕی تێدا بێ ئایا دەزانن ئەوە تووشی ئیفلیجی بەڕێوەبردننی کارەکان دەکات لەوێ ئەم گەڕەکە بە شێوەیەکی تەواو کوارنتین کراوە هیوادارین کوارنتینەکە لێرە لە عەدەدی ئەو کەسانە زیاتر نەبێت کە توش بوون بۆ ئەوەی بتوانن
تیمەکانی تەندروستی کۆنتترۆلی بکەن نەهێڵن خەڵکێکی تر یان لەو گەڕەکەەوە بگوازرێتەوە بۆ تەواوی سۆران. جگە لە سۆران ئێمە دەمانەوێت لەسەر خەلیفان 8 ڕۆژە کوارنتین کراوە. ئەم خەڵکانی ئەوێ من لێرەوە سوپاسیان دەکەم لەبەر ئەوەی زۆر بەباشی و ئەوەی کە جۆمان لێ دەبێت خەڵکەکە بە ورەیەکی بەرزەوە بە هاوکاریەکی زۆرەوە کە ئەمە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانن با ئەمەش ئەو واقعاتە بڵێن. ئێمە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان بە شایەدی سەرۆکی حکوومەت بە شایەدی وەزیرە بەڕێزەکان پارێزگارەکان هەمیان دەڵێن زۆرینە پابندن. باشە ئێستا ئەگەر بابەس باسی خەلیفان نەبێ با هەموو ئەو شوێنانەی پێشووتر کە کوارنتین کرابوون سێبیران بنبوونە دەربەندی خان خەڵکە زۆرەکە پابندە و ئینسانی تێگەیشت و ڕێک و پێک و مەردە. تکاتان لێ دەکەم ئێوەش بەو مەردی خۆتان بەو پابندبوونەی خۆتان کە ئەو دانیشتوانانەی لێرن بۆ نمونە خەلیفان بە مەردایەتی خۆتان ورەی یەکتری بەرزکەنەوە. دووەم ئەو کەسانەی کە دەیانەوێ بێن قسەی پڕۆپاگەندە و ناشرین ئەو کەسانی کە دەیانەوێت تۆش سارد بکەنەوە یعنی نەکگوێی بۆ مەگرن ئەگەر تەلەفۆنیشی کرد تەلەفۆنەکەی بە سەداقە پاتکەنەوە بڵێن ئەوەی ئێوە دەیکەن بەڕاستی ڕەوشتێکی زۆر دوورە لە مرۆڤایەتیەوە دەچێتە چوارچێوەی تێرۆر دەچێتە چوارچێوەی ئەوەی کە تۆ ورەی خەڵکێک بهێنیتە خوارەوە کە ئەو ئامادەیە و 8 ڕۆژی پاڵەوانانە بەرگەی گرت و ئێستا تۆ هەستی پێی بڵێ نەخێر بەسە حاڵ یان قسەی ناشرین و ڤیددیۆی بێمانیان بۆ بنێرن. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان بە خەلیفانیشەوە بە دەربەندیخانیشەوە بە خودی کارێزانیشەوە بە سۆرانیشەوە هەمووی خەڵکی مرد و ڕێکوپێکن تاکوتەرە کەس خەڵکمان هەیە کە بەڕاستی پابند نابن کێشەمان بۆ دروست دەکەن. ئێوەش لەگەڵ دەستگا ئەمنیەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ تەندروستیەکان بازنەیەک دروستکەن پێکەوە مەهێڵن ڕیسەکەمان لێ بکاتەوە بەخۆی. خۆشەویستان با لەو جەوەی کە وەکو چۆن بڵێن ینی کە بەشێک لە ئازارمان پێدەبەخشێ بەڕاستی ینی من وەکو پزیشتێک ینی کە لە هەمان کاتە ئەو زانیاریانە دەخوێنمەوە یعنی زۆر ئازارم دەدا تەکیدم هەمان ئیحساس هەیە لای ئێوە بەڵام ئێمە سەرڕای ئەوانەش ئەبێ وانەی لێوەرگرین و دەشبێت لە هەمان کاتە ورەی خۆشمان بەرزکەینەوە. بۆیە ئەم شەو لە کۆڤید-19 میوانداری هونەرمەندێکی ئازیز و خۆشەویست دەکەین. ئەویش هونەرمەند حەسەن شەریفە کە ڕاستەوخۆ لەگەڵمانە دەمانەوێت هونەرمەندی خۆشەویست کاک حەسەن ئێوار باش. من کەمێک پێش ئێستا ئەگەر ئاگاد لێ بێ بەڕاستی ینی تۆزێک لە هەیەجان و لە بێتاقەتی گرتمی لەسەر نەخشەکە چۆن منیش و بینەرانیش بە قسە خۆشەکان بە پەیامی خۆت هێور دەکەیەوە. بەری هەر شتێکی سەڵا بۆ ڕێز بۆ هەمی تەماشاوان و گوهدارن هێژایان هەمی کوردستانی هەمی گەلێ کوردستانی هەر جهێکی کولێ بم تایبەتی ئین 24 کەناڵە 24 و هەلبەت ئەم هەمیت ناوێ ئەزمونێدا ئەم هەمی مالت خۆ ڕاستی ji ber ku em xwe parêzîn jiyana xwe jiyana mirovayetiyê û jiyana gelê xwe biparêzîn niha berîne hez ser nexşawe hindek tişt mirîtin bi rastî destê wan xweş bit. Du tişt hene gelek giringin yek ji wan gelê me rên dîr û dirêj da gelek merdatî berxwedan kiriye. Nîşanên xweragirî jî niha ev bela reşa û Covid-19 ve ku jê re dibêjin vayrosê korona ku hatî gelê me Kurdistanê ku pabendiyeka zêdeya kirî her bijî bez dîsa ve jî her car wekî xoşteviyet me em wekî bangewaziyekî bo em keyîn cara çarê dihê her car dil gelek bîn ku ev tiştekî gelekî giring e bi rastî ku em xwe jî biparêzîn tenê takerrêk jî ew e ku em xwe jî biparêzîn bil mala xwe deriyê mala me çeperê vî dijminiye vî dijminê diyar. Spasiya we hemiyat keyin ku rastî rênimayet xwe rênimayên hikûmetê
تشتێ گەلێک باش بۆ ژیانە گەلێ me hatine terxankirin vê em hemî pêk ve pêgiriyê pê bikein hemiyet navnetewî jî heta tu globalizm jî dinyayê ji de ez bêjim Kurdistan wekî nimonek hindek deverên Kurdistanê giştî jî bêjim nimonek lê hatiye bo hemî dinyayê jî û spasiya wî xelkê xwe jî dikein rojên şad û bextewer bawer mêl pêşiya me û em nêzik da em bawer dikein ku em dê serkevin ser vê nexweşiyê vê bela reşa mezin ku bu dinyayê çêbûy em hîvîdarîn ku xelkê me berî her şekî pabendî van rên ma bi ji xwe jiyana xwe bi rastî dijmenekê kujeke yanî dijmenekê nediyar e tenê takerek jî ewel hemû dinyayê hemû dewletê xwedan îmkan xwedan hêz band dikin ku divêt mirov xwe parêzî parastin jî tenê mal e yanî لای ئێوە چەوە لای ئێمە ئێستا قەدەغەی هاتوچۆ هەیە لای ئێمە ئێستا ئەو ڕێکارانی کە پێویست بۆ هەرزوز و گیراوەتە بەردەست حکوومەت بەردەوام پەیام و بەیانی تازەی هەیە و پێمان دەڵێ چەندی لە ماڵەکان تا بمێنەوە باشترە لەوێ لە سوید قەدەغەی هاتوچۆ هەیە کەڕەنتین هەیە ڕاستی ئەvê tişteke berî ku حکومتێک an dezgahekê ragihandinê ku van rênema bidete mirovahiyê an gelên xwe ev dewletê te divêt mirov xwe bizand mirov xwe vî tiştî baş bizanît û her cihekê dinyayê jî bi rengekê diye ha meselen Swêd xelkê Swêd gazindaş wan pêşniyar û bangewaziyet ku hikûmet ket hatan he û bi yek car gerîn te nekirîne an jî ku tu malê xwe da bimînin bi êkcar hemî bazar û rê û mekteb û tişt bêne girtin mixabin hindekî divekirîne lê em xwe pêgiriyê bi xwe jiyana xwe bi rastî em dikein ji ber ku her cihekî jî stratejiyê wan her dewletekî gelek cida ne xet ew zûna wê dîsa evê nexweşî cidahiyê wan hene rastî li vêrê heta heddekî hindek tişt kit û mat em Kurdî Kirmancî bêjin kit û mat û insana dibînî bes bi êkcar qedexe nekiriye ku qedexa bi êkcar bes hindek cî hene Stockholm bêjim gelek tehlîke ne gelek metirsîdarin bi rastî cihêt em xulê cihêt vederin jî bes dîsa ve jî em tixaniya da etmayîn em bi xwe programa çêdikeyn malda hem gel zarokal gel matbatê em zêde kesê me niyaz jî hene derdora me lê em seredan û van tişta nakin em têkelî qet nakin بەڕێزت خۆت چی دەکەی کاک حەسەن خۆت ینی دەچیتە دەرەوە یان هەر لە ماڵەوەی ڕۆژانە کاتەکانت چۆن بەسەر دەبەی باوەرکە هەکە تشتێکی زێدە گرنگ نەبیت gelek ku zêde giring nebît meselen derdora me tiştekî mirov bipele zû tiştekî biket û bête mala xwe rastî em qet em dernaçîn ji mal wekî dijî hindek pirtûka meselen kitêb dixwînî sehdkeyne televizyonê sehdkeyne filma yanî mirov programekî bi xwe dan şêt her cihekê lê bît hosa dîsa ve yanî jiyan hosaya divêt mirov berxwedanekê biket berxwedan ew jî ji bo jiyana mirovahî ye ji bo jiyana derdora xwe ye gel û zarok û milletê xwe ye ve geleka giring e rast پێ دوایە ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە گەلی کورد ناخۆشی زۆر زیاتری بینیوە دەتوانێت بە چ شێوەیەک ینی پەیامی تۆ چۆنە ینی بە تەسەوری تۆ ئێمەی کورد چۆن دەتوانین بەسەرکەوین بەسەر ئەم بارودۆخە ڕاستی منها من tiştek kurtahî min pêşî me got pêvajoya şoreşê me da gelê Kurd ji ber cînosayîd û enfal û talanker û kuştin û hemû beşên Kurdistanê ne ku evan heku em malê xwe da tiştekî asanî ye gelek bi rastî jî hinde tişt vêca ser hikûmetê dimînin hinde tiştê pêwîstiyet mazinê heyîn bû aborî bû tiştê aborî ewlayê hikûmetê dimîn ew xwe neşolame lê em jî gel wan gazî dikeyin ku hindek tiştê heyîn ku Kurdistan feqera wan e yanî feqera hemûd feqeriya Kurdistanê ye hinde rê û hindek çareyê wan bû bibînin eger ku bêjin ku dirêjahiya şoreşê da
کودانت گلک نخوشتر ما دیتین نه گلک باشه که افریا میدیای اینترنت تکنولوژیا هم انسانی که دو بینین مروشت پیام خوب گهینیت مورال بدته که دو لایفا آنکو تشت زندی بو گل خوشی کرد ام نه ود بینی هین مد بینی گل مد بین تشت که گلک جداتر اوه یعنی نه جی آلی خوارک و جیان حتی حد که گلک باشه دنیا نوه که زمان بریه گلک باشتره جیاوازی او براسید نبینا بریدا که ما کودانت گلک نخوش برینه سر بنشکفت و براوه بمبا بارانا شورش آمده دگندوارو و تالان کرنا بنشکفت و برا نه تشتکی سران سریه گلوبالیزم براستی دنیای و تشتکت بیشتر تخو پارزه و بتنی پاراستنا هری ساخنه مباش تنی ماله حتی چارک بد و من هیوی هیا براستی ما هیوی هیا و هر يعني هر طاريه كده روناهيه كيا روناكيه كيا يعني صد قال لك بيفينا وجارك ودي افجان دي قال لك اصاي بزفرد بو همي خلكي وبو قال ماجي زۆر باشە هیوادارم هەواداران و ئەو کەسانەی کە فانیتون و ئەوانەی کە ڕەفیقی فانەکانی تون و ئەوانەی کە خزمەکانی ئەوانن هەموو ئەو پەیامە خۆشەی بەڕێستیان پێگەیشت بێ و هەمویان پابەندی ڕێنمایەکان بن زۆر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست بەڵێ فەرموو هەلبەت ڕاستیام هەمی ئەvە جۆرە چارە پێنجە کوڤان ڤیدیۆ ئەم چێتکەین نەکۆ مرۆڤ زۆریە هەندە ئینسانات کرد وەک خۆشەویستی هەموو گەلێ خۆ هەمی پێک بەمە بێت بژی و مەهیڤیە هەی ئەم زیترین وەخت بگەهینە ئەم بزەفرینە ناو ژینگە و خۆشی و ژیانە خۆیان ئاسایی تەنێ لێرێ جبیر نکن او جینگه ها کو گلمه گل جامد گوت او جینگه ها کو بومه دگری بیریامه کریه امش خریب بوینه اوش ما خریب بویه دوید پشتی وی ام همی پیک و چاوه خوب دینه جینگه ها خو جینگه جیانه هناسه هنه اوه که بو همی خوشت دیرمه بو همی گل کردستانه جینگه ها ما گله که گرنگه وقتی ام زفرینه و ام پاکیه بۆ ژینگەها خۆ بپارێزین سڵاو بۆ ڕێز بۆ هەمیە هەر بژین زۆر سپاس ژینگەش و بە ڕێزیشت هەر تەندروست بن زۆر سپاس کە لە سویدۆ لەگەڵمان بووی بە ڕێز هونەرمەند پڵنگێکی تەمەن 4 ساڵ لە باخچەی ئاژەڵانی برۆنکس لە نیویۆرکی ئەمریکا تووشی ڤایرەسی کۆرۆنا بووە ئەمەش یەکەم ئاژەڵی کێویە لە نیویۆرک تووشی ڤایرەسەکە بوو بێت جیا لەوەش 6 پشیلەی کێویش لە یەکێک لە کارمەندانی باخچەی ئاژەڵانی لە باخچە ینی ئەو کارمەندە لە باخچەی ئاژەڵان بۆ ڤایرەسەکان لێ وەرگرتووە و کۆکەی وشکیان هەیە پاول کەیل بەڕێوەبەری باخچەکە ڕایگەیان و یەکەم جارە دەبیستم کەسێک لەم جیهانە نەخۆشیەکەی بۆ ئاژەڵان بگوازرێتەوە ڕاشی گەیان تەنها پڵنگەکە پشکنینی بۆ کراوە و دەرکەوتووە توش بووی ئەم ڤایرەسەیە بەڵام خوشکێکی و 2 پڵنگی تر و 3 شێری ئەفریقیش نیشانەی نەخۆشیەکەیان هەیە ئاماژە بۆش دەکات نازانین ڕەفتاری ئەم ڤایرەسە لەگەڵ ئاژەڵان چۆن دەبێت بەڵام بە وردی چاودێریان دەکەین لە ئەمریکا 336,830 حاڵەتی ڤایرەسی کۆرۆنا هەیە لەو ژمارەیەش 123,018 کەسیان لە نیویۆرک دەژین. هێشتا کات ماوە هیچتا مەجال ماوە هێشتا دەتوانین ئەو ئەزمونە تاڵانەی لە ئەنجامی پابەند نەبوون دروست کراوە یعنی ئەو برینانە ساڕێژ بکەین هێشتا مەجال ماوە کە ئێمە ببینە هاوڕێیەکی باش بۆ ژینگە بۆ ڕێگریگرتن لەم ڤایرەسە تەنانەت بۆ ئاژەڵانیش بۆ ئەوەی ئەم شتانش بکەین تەنها و تەنها پێویستیمان بەم سێ خاڵە هەیە لە ماڵەکانمان بمێنینەوە دەستەکانمان بەردەوام بە خاوێنی ڕاگرین و بیان شوین بۆ قەرەباڵغی و نزیک نەبین لە یەکەوە ئەم جارە هەموو لایەکان تەندروست بن شەوێکی